بۆچی سەربازانی ئیسرائیل کڵاوێک لەسەر دەکەن کە لە کڵاوی چێشتێنەر دەچێت؟ کڵاوی میتزڤایتی سەربازی ئیسرائیل چییە؟ لە کۆنەوە سەربازان کڵاوی پۆڵاینیان بەکارهێناوە بۆ پاراستنی سەریان و بۆ ڕێگریکردن لە هەر پێکدادانێکی قورس لە کاتی شەڕەکاندا. بە تێپەڕبوونی کات کڵاوی سەربازی بە شێوەی پۆڵاینی ڕق ناستا. هەرچەندە دیزاینەکەی لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر جیاوازە، بەڵام لە شێوەیاندا وەک یەکن. جیاوازیەکە تەنها لە وردەکاری بچووکدایە، بەڵام سەربازانی سوپای ئیسرائیل بە کڵاوێکی جیاوازەوە دەرکەوتن. نهێنی ئەم کڵاوە سەیرە چییە کە سەربازانی ئیسرائیل لەسەری دەکەن؟ هۆکارەکانی دیزاینکردنی بەم شێوەیە چین؟ کڵاوی میتزڤایت کە سەربازانی ئیسرائیل لەسەری دەکەن هەمان ئەو کڵاوەیە کە سەرۆکی کاهینی ئیسرائیل لە سەردەمی پەرستگای دووەمدا لەسەری دەکردو، هەر بە ناوی ئەوی شەوە ناونرا کە بە واتای پێچان دێن. لە بنەڕەتدا قەبارەکەی لە کڵاوێکی ئاسایی گەورەترە بۆ ئەوەی شێوەی سەری سەرباز بشارێتەوە، جگە لە ڕەنگەکەی کە لە دارستان و بیابانەکاندا نابینرێت و تێکەڵ بە شوێنە سروشتیەکان دەبێت. ئەم کڵاوە کڵاوەکانی تر ڕووناکی ناداتەوە، بەو پێی چینی سەرەوەی لە قوماش دروست کراوە کە هاوکات یارمەتیدەرە بۆ پاراستن لە لێدانی خۆر. ئەم کڵاو لەلایەن سەربازانی یەدەگ و هێزی ئاسایی و هێزە تایبەتەکانەوە بەکاردەهێنرێت و لەلایەن هەندێک سەربازەوە لە دەروی سنووری خاکەداگیرکراوەکان بەکارهێنراوە. هەرچەندە هەناردەکردنی ئەم کڵاوانە سنووردارە، بەڵام لە جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیادا ڕێگە بە سەربازانی ئۆکرانیا درا کە بەکاری بهێنن.